سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریمم بە یارمەتی هاوکارانم لەگەڵ دکتۆر شێروان و دکتۆر هەڤاڵ کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەم شەو باز لەو حاڵەتانە دەکەین کە ئایا شێوازی دەستنیشانکردنی کۆڕۆنای نوێ تەنها لە ڕێگەی PCR و وەرگرتنی نمونە لە لوت و قورگۆ دەبێ یان پشکنینەکانی خوێنیش ڕۆڵیان هەیە تاوەکو ئێمە بتوانین دەستنیشانی ئەو کەسانە بکەین کە هەڵگری ڤایرەسەکەن. چەندین بابەتی تر باز دەکەین دەربارەی چۆنیەتی زوو چاکبوونەوە لە کۆڕۆنا و ڕوبەڕووبوونەوەی نەخۆشیەکە کاتێک ئەو کەسانی کە توش دەبن بۆ ئەوەی بە زووترین کات تێی بپەڕێنن. بەڵام با سەرەتا بزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 492 توش بووی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان چاک بوونەوە. 504 کەسی دیکەش توش بوون، بەڵام بەداخەوە 13 توش بووش گیانیان لەدەستدا. بە هەمان شێوە لە عێراق لە 24 کاتژمێری ڕابردوودا 3891 توش بووی کۆڕۆنا چاک بوونەتەوە، بەڵام 4644 کەسی دیش تووشی ڤایرەسەکە بوون. لە نێوەیاندا 63 توش بووش گیانیان لەدەستداوە. هۆشداری لە پشکنینی PCR بۆ توشبوانی ڤایرەسی کۆڕۆنا دەدرێت. دەژڵێن زۆر جار ئەنجامی پشکنینەکە ورد نییە. 504 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون و 13 توش بووش گیانی لەدەستدا. وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە لە 24 کاتژمێری ڕابردوودا 504 کەسی دیکە تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون کە 200 کەس لە هەولێر، 103 کەس لە سلێمانی، 19 کەس لە گەرمیان، 171 کەس لە دوهۆک، 10 کەسی دیکەش لە هەڵەبجە. هەروەها 13 توش بووی دیکەش گیانیان لەدەستداوە کە 3 کەس لە هەولێر، 8 کەس لە سلێمانی، کەسێک لە ڕاپەڕین، یەکێکی دیکەش لە دوهۆک. هاوکات 492 توش بووی دیکەی کۆڕۆنا چاک بوونێتەوە کە 210یان لە هەولێرە، 27 لە سلێمانی، 28 لە گەرمیان، 206 لە دوهۆک، 21 لە هەڵەبجە. تا ئێستا 31636 کەس لە هەرێمی کوردستان تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون و 20193 توش بوو چاک بوونێتەوە، 1186 توش بوو گیانیان لەدەستداوە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردووش وەزارەتی تەندروستی عێراق بە هەمان شێوە ئاماری بڵاو کردوێتەوە و دەڵێت بە گوێرەی ڕاگەیاندراوەکە وەزارەتی تەندروستی عێراق لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا پشکنین بۆ 23000 کەس ئەنجام درراوە. 782 توش بوو، واتە 4644 توش بووی دیکە کە توشی پەتاکە بوون پشتڕاستکراوەتەوە. لە ڕاگەیاندراوەکەشدا هاتووە کە لە ماوەی شەو ڕۆژێکدا 63 کەسیش بەهۆی پەتاکە گیانیان لەدەستداوە. هاوکات 3891 حاڵەتی چاکبوونەوەش لە پەتاکە ڕاگەیاندراوە. تا ئێستا 256719 کەس لە عێراق تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون. 1958 توش بوو چاک بوونێتەوە، 7422 توش بووش گیانیان لەدەستداوە. بێگومان بەردەوامی بڵاوبوونەوەی ڤایرەسەکە وا لە زانایان دەکا، وا لە پزیشکان دەکا، وا لەو کەسانە دەکە کە بەردەوام خەریکی لێکۆڵینەوەن لەسەر چۆنیەتی توش بوون، لەسەر شێوازی چارەسەر بوون، لەسەر شێوازی دەستنیشانکردن، ڕێگاکانی خۆپارێزی، سەرڕای هەوڵەکانی دروستکردنی ڤاکسین، هەموو ئەمانە بەردەوامە و زانیاری لەسەر کۆڕۆنای نوێ بەردەوام دەبێت. ڕۆژانە شتی تازە دێتە کایەوە و توێژینەوەکان وەستانیان نییە تەنانەت ئەگەر هات و ڤایرەسەکەش بەسەر بچێت، چونکە زانایان بە دوای ئەوەن کە ئەگەر هات و ڤایرەسێکی تر هات لە مستەقبل لەمیش چوو بۆی بتوانن بە زووترین کات زانیاری تەواویان لەسەر هەبێ. بۆیە ڕۆژانە شتی تازە باز دەکرێت. ئێمەش مەحاولە دەکەین لە چوارچێوەی کۆڤید-19 زانیاریەکانی کە تازە ڕۆژانە ڕوودەدا لەسەر چاوە باوەڕ پێکراوەکانیان ئەو زانکۆیانەی کە توێژینەوەکانیان لە ئاستی بەرزان و زۆر جار زانیاری باش بڵاو دەکەنەوە بۆ ئەوێ بگوازینەوە. هەرچەندە هەندێک جار لەوانەیە زانیاریەکیش کە بەردەوام قسەی لەسەر بکرێت لەوانەیە لە چەند ڕۆژێکی داهاتوودا پێچەوانەکەی بڵێنەوە. بەڵام ئەوەی ئێمە لە سەرمانە بە ئێوەی خۆشەویستی بڵین تازەترین زانیاری چییە بۆ ئەوی ئێوەش زانیاری زیاترتان هەبێ لەسەری و شێوازەکانی خۆپارێزی و دەستنیشانکردن بۆ ئێوە ڕوومکەینەوە. دووبارە دکتۆر شێروان ئێوارە باش، هەڤاڵ ئێوارە باش، باس لە ئەوە دەکەین ئایا دەستنیشانکردنی کۆڕۆنا
ئێستا باگەرێمە باسی هەرێمی کوردستان بکەین لە هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەوەی کە بە شێوازی فەرمیە ئەو پشکنینەیە کە لە وەرگرتنی نمونەیە لە لووت کە پێوترێ سواب ئەو سوابەی کە لە لووت وەردەگیرێ پاشان بە چەند میکانیزمێکی دوور و قوڵ هەوڵ دەدرێ پارچەکانی ڤایرەسەکە دەربهێنرێ پاشان دەخرێتە ناو ئامێرێکی تایبەتەوە و بەردەوام دەسوڕێتەوە ئەمانە وامان لێ دەکات کە مەسەلەن بڵین ئەم کەسە پۆزتیڤیانە لەگەڵ زۆربوونی حاڵەتەکان پزیشکان و بە تایبەتی ئەوانی کە لە نەخۆشخانەکانی تایبەت بە چارەسەرکردنی کۆڕۆنا کار دەکەن نیشانەکان یان پزیشکان لە کلینیکەکانی خۆیان پشتیان بەستووە بە چەند نیشانەیەک لەوانەیە بڵێن ئەم کەسە ئەگەری توشبوونی هەیە ئێستا ڕۆژانە باز لەوە دەکرێت کە ئایا ئەم پشکنینانە دەکرێت لە ڕێگەی خوێنی شۆ ببە باسی ئەوە دەکەین چۆن لە ڕێگەی خوێنەوە دەتوانرێت دەستنیشان بکرێت بەڵام سەرەتا پێش ئەوەی بچینە سەر بابەتەکە دوو وێنەمان هەیە ئەم دوو وێنەیە لە نیو ئینگلاند جۆرنەڵ واتە لە مجلەی نیو ئینگلاند بڵاوکلاوتەوە کە لە یەکێک لە زانکۆکانی نۆرث کارۆلاینە لەوێ توانیویانە لە سیەکانی کەسێکی توشبوو پاش 96 سعات لەسەر توشبوونی وێنەیەک بگرن ئەو ڕیشاڵانی کە دەیبینن درێژن ئەوە ڕیشاڵەکان وەکو مولولەکان کە بە ئینگلیزی پێوترێت سیلیای ناوبۆری هەناسەدانە ئەو نوقتانی کە لە دەوروبەری دەیانبینن ئەوە ڤایرەسەکەی ئەو ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە دەوری ئەو ڕیشاڵانەیە وەکو دەیبینن ئەو ڕیشاڵەکان هیچ سیەکانی کەسی توش بووە کە 96 سعات تێپەڕیوە یواتە 4 ڕۆژ بەسەر توشبوونەکەیدا تێپەڕیوە توانیویانە لە سینگی ئەو توشبوو ئەو وێنەیە بگرن کە ئەو ڤایرەسانەشی چۆن بە دەوریدا کۆبەتۆ ئەمە بۆ وەکو نمونەیەن کە بۆ ئەو کەسانی کە تووشی ڤایرەسەکە بوون ئەمە توانین بڵین تازەترین وێنەیە یان بڵین باشترین وێنەیە کە تا ئێستا لە سیەکانی کەسێکی توش بوو وەرگیرابێ و ئەمڕۆ لە زۆربەی زۆری سایتە بەناوبانگەکان دەستگا ڕاگەاندنەکان و هەروەها لە بەشێکی سۆشیال میدیا زانستیەکان بڵاوکراوە ئێمەش حەزمان لێ بوو بۆ ئێوەی خۆشەویستی بگوازینەوە دکتۆر شێروان وێنەیەکی وەکو چۆنەڵی ئینترێستینگ ینی وانە وێنەیەکە زانیاریی زۆر پیشان دەداتن ئەو بە مایکرۆسکۆپی ئەلکترۆنی تەوان ئەوە بە میلیۆن جار برنگ لەوەیە ئەچکە ڤایرەسکە زۆر بچووکە بەڵام یەک تێبینی حەز ناکەن نەخۆشەکان ئەو وێنەیە ببتە هۆکاری ترسیان ئەوەی ڕوویدایە ئەوە ئێستاش ئەگەر لە پەسی و هەڵامەت و لە ڤایرۆس بێگومان ئەو شتە هەیە منیش دەمیست ئەو بڵێم یانی ئەگەر ئێمە تووشی ڤایرەسێکی تریش بین کە لە کۆندامی هەناسە کار دەکات لەوانەیە شێوازی وێنەگرتنەکەی هەروە بێ وانەیە دکتۆر هەڤاڵ ینی ئەمە مجەڕەت وەکو داهێنانێکی یان توانیویانە کە بگەنە وێنەیەکی وە ینی ئەو زانایانە لە زانکۆی نۆرت کارۆلاینە کە توانیویانە بگەنە مۆڵگەی ڤایرەسەکە لە ناو سیەکان ئەمەش تاوان بەکارێکی ئاسان نەبووە چەندین مانگە پێوی خەریکن پێشتر وێنی وەمان نبینی بوو نەخێرا بەزلانی کات ئەوە ینی خاڵشی گرنگە لەوە کە پێشکەوتنیشی بەرچاو هەیە لە دەستنیشانکردن و چۆنێکی دۆستنەوە و چارسەکردنی ئەو ڤایرۆس هەروکو لە سەرتاش باس کرد لە بدایەتی بەرنامەکەی ئەن بێگومان کە دەگەنە ئەو مەرحەلەیە بە شێوەیەک بۆ شێوەیە بتوانین وێنە بگرن و بە دراسی وردی لەسەر بکەن بێگومان چارسەرکردن و دەستنیشانکردن و دواتر مەسەلەی ڤاکسینیش زیاتر بەرەو پێش دەچن زۆر باشە هیچی تازەی ترە هەیە پێمان بێگومان ئەو باس کرد لە ڕۆژانە چەندین لێکۆڵنەوەی نوێی پزیشکی دەردەچی کە هەمویان بەشی زۆریان تایبەتن بە لێکۆڵەوە لەسەر ئەو ڤایرۆسە خۆمان دەزانین تاوەکو ئێستاش زۆرشی هەیە ئەو ڤایرۆسە لێ نازانین هەندێک حالت غەریب ڕوودا بەڕاستی تاوەکو ئێستاش نوێ بنسبەت ئێمە چەند هەر بە سەریعی بە ماوەی چەند خولەکێک تاوی دەکەم یەک لەوانە لێکۆڵنەوەی پزیشکی لە ئەمریکا باز لەوەی دەکەن کە 170 ئەو کەسانی کە لە ئەمریکا و لە جیهان گیانە دەزدەن هەتا ئێستا شۆکارەکەی نەخۆشیە جگە لە ڤایرۆس و نەخۆشی گوازراوەکان هۆکارەکانی تری مردنە وەکو نەخۆشی دڵە نەخۆشی پاڵپۆستی خوێنە چەوریە هەموو نەخۆشەکان سوکەریە و لەوێ باسی ئەوش دەکەن ئەوانی کە بە کۆڕۆناش گیانە دەزدایە بە هەمان شێوە لە 10 کەسی 7 کەس ئەوانی کە گیانە دەزدایە ئەو کەسانە کە نەخۆشی درێژخانیان هەبووە ئەوانی کە باسم کرد و لە هەمان کات خاڵشتر کە تەکیدی لەسەر دەکەنەوە ئەوەیە کە ئەوانە جگەری چێشیش بووینە بە هەمان شێوە لەنا ئەو گروپەدا بووینە چکە پێشتر قسەشی زۆر هەبوو لەسەرەوەی ئایا
ئەوانە جگەری چێشن توش دەبن یان توش نابن ئێمەش لێرە باسمان کرد تا چەند زیاتر تحمل دەکەن بە هەمان شێ ئەوانیش ئەو گروپەنە ینی لەو 1970 کە مەترسی گیانە دەستدانە زیاتر لە خەڵکی چتر جگەری چێشەکان ئەوان یەکە خاڵی تر بە هەمان شێ لە هەواڵەکان بە خێرای ئاماژەت پێدا مەسلەی فەحسی PCR بۆ دەستنیشانکردنی حالەتەکان تاوکو ئێستاش قسەی لەسەر بەڕاستی یەک لەوانە کە هەندێک جار حالەتەکان کەسەکە هیچ نیشانەیەکی نییە ئەسڵەن لە نەخۆشەکە چاک بوویتەوە لەوانەیە مانگێک زیاتر بەسداتی پەڕی بەڵام کە فەحسەکەی لۆ دەکەن پۆزیتیڤە زانان ئێستا ئەوە بە دۆکمنت ئەوان دۆزیۆ پێشتر باسمان دەکرد لێرش باسمان کردیە لەوانەیە ئەو گایدلاینی ئەوە ژوای لێ هاتبوو بۆ چاکبوونەوە دووبارە نایکەنەوە ئێستا لەبەر ئەو سەبەبە ئێستا ئەوان بە دۆکمنت بەرێکۆڵ سەلماندیان کە لەوانەیە بەشێکی ئەو ڤایرۆسە نەک ڤایرۆسەکە ئاکتیڤ بی بەشێکی ئەو ڤایرۆسە بە مردووی ئەو فەحسی پۆزیتیڤ دەربچێنێت لەبەر ئەو معنای ئەوە نییە کە کەسێک پاش چابوونەوە یان پاش ئەوەی کە 10 ڕۆژ یان 11 ڕۆژ تێپەڕی ئەگەر فەحسەکەی پۆزیتیڤ بوو معنای ئەوەی ئەو کەسە ڤایرۆسەکەی نەقل دەکات شەر نییە لەبەرەوە لە دوو ئەوەینە کە هۆکاری تری دەستنیشانکردن کە زۆر لەوەی پێشکەوتتربی بتوانن احتمال بکەون لەسەر چونکە لەوەی بەڕاستی خەڵکی غەدری دەکرێت لەوانەیە هیچ نیشانێکی نییە ڤایرۆسەکە مردووی پارتیکڵ بیتن بەڵام پۆزیتیڤ دەرچێت حواڵەشتر بەنسبەت بە ڤاکسین بەڕاستی وڵاتی چین پێشکەوتنی زۆر بەڕاستی بەرچاوی هەبوو لە مەسەری دروستکردن و بڕین و قۆناغەکانی خستە بازاری ئەو ڤاکسینە ئێستا لە قۆناغی سێمی ڤاکسینەکە یەک لە کۆمپانیانی لەوێندەری لە چین بەڵێ کە بەناوی سینۆڤاک کۆمپانیا سینۆڤاک کە ڤاکسینەکەشی هەر بەناوی کۆڕۆناڤاک کردیە هەر بۆ ناوەیە ئێستا لە قۆناغی سێم تێستەکەی لەسەر تاقیکردنەوەکە لەسەر 50,000 کەس دەکەن لە 10 وڵاتی جیهان یعنی نەک بەس لە چینێنەوە بەلای ئێمە بەپێی تەبەن عەقدیان هەیە لەگەڵ وڵاتانە بێگومان ئەو کاتی کە لەگەڵ وڵاتێک تێستەکە لە سەر هاوڵاتیان دەکرێتن ئەکید چانسی لەوەی زیاتر کە سەرەتا بیفرۆشتەوی لەبەرەوە 50,000 کەسیان دەستنیشان کردی یعنی ئەو 50,000 کەسە زۆرە کە ڤاکسینەکە هەموو تەمەنێکی هەموو ڕەنگێکی WHO وڵاتانی جیهانیش احتیمال زیاتر دەکەونە سەر چونکە لە وڵاتە لە 2 وڵاتی جیهانی شتە احتیمال دەکرێت تەسەوڕ دەکەم لە نهایەتی مانجیدا ئەوەی وڵاتی چین تەواوی طبعا چین لەبەر شتەکە لێوە دەستی پێکرد بەڕاستی لەوانەیە هەست بە شەرمەزارێکی بکات لەوانەیە لەبەر ئەوەیە زیاتر هەوڵ زیاتر دە زووتر بەحاولە بکاتن شتێکی باش بکاتە بازاری تعویز ئەو غەڵەتی بکات و کە لە سەرەتا نەیدەهێشت باز بکاتەوە کە ڤایرۆسێکی وا هەیە کەتنەکەی کرد و ئێستا خۆشی ڕاستی دەنجی نەماوە دەیەوە ڤاکسینەکە خۆش بێ دوایین هەواڵ بەنسبەت نیشانەکانی کۆڕۆنا لە منداڵان پێشتر ئەوە کە هەبوو زیاتر کۆخە تا لە دەستدانی بۆنیان تامکردن لە منداڵن زیاتر لە هەموو جیهان لە پرۆتۆکۆلات احتمال لەسەر ئەو چار نیشانەیە دەکرا بەڵام ئێستا لە زانکۆ ئۆکسفۆرد لە بەریتانیا ئەو پزیشکان و زانایان کە لێکۆڵنەوەیان کردی بەپێی لێکۆڵنەوەکان دوو نیشانەی تری داوا دەکەن زیاد بکرد بخرێتە ناو پرۆتۆکۆڵە کە لە بەشێکی زۆری لە منداڵان هەیە ئەویش هێڵن زۆرشان و لەگەڵ زگچوون یعنی ئەوەش ئێستا لە زۆربەی منداڵەکان تەماشا دەکەن ئەوانی کە پۆزیتیڤن کۆڕۆنا ئەو دوو نیشانەیەشەیە لەبەرەوە داوا دەکەن جگەل و نیشانانی کە بوو ئەوەش بخرێتە ناو یعنی ئەوە نیشانانە نوێنە لە منداڵان کۆڕۆناەوە بەردەوام بێ نیشانە ناهێڵێتەوە نەی با بۆ خۆی دەست خۆش دکتۆر هەواڵ ئەو بۆ زانیاریانەی کە پێمان خۆشە ئەوها شتی تازە بۆ بینەرانی خۆشمان بگوازینەوە ئەو تازە چوار شتی تازە هەڵاوی لێ هەڵەسێ تازە لە سایتەکان دەرچێت دکتۆر هەواڵ بۆ ئەوەی گواستەوە دکتۆر شێروان بینە سەر تەوەری ئەساسی بەرنامەکەەوە وەکو لەسەر سکرینەکەش نووسیمانە کۆڕۆنا بە پشکنینی خوێن دەستنیشان دەکرێت بەڵێ بەڵێ ینی دەستنیشان دەکرێت بەڵەیەکە بۆ سەرەتای قسەکان خۆی دەستنیشانکردن سیستمی هەیە لە ڕووی پزیشکی کامە بە قوتابیانی خۆماگەن لە پزیشکی یەک لەوانەیە کە هیستری ینی قسە لەگە بکەی بزانی چ ڕوویدایە واتە نیشانەکان پێدرێتن ئەو ئەمە خۆمان ینی پشکنینەشی بۆ دەکەن سەریری پاشان ئەو دێنە سەر ڕێگایەکانی با ئەمە چەند زانیارێکی بدێن بە بینەران یەکەم پشکنینی خوێن ئەو بەشەی لە دوو ئەو بەشەی دەگەڕێتن کە پێوەستە بە بەرگری جەستا کە خۆت نەخۆشەکە دروستی کردی خودی ڤایرەسەکە نەخودی ڤایرەسەکە بەڵام PCR دەگەڕێتن لە دوو ئەو پرۆتینی ئەو RNA ڤایرۆسەکەی ئەوە جاری زوو ئەوە لەگەڵ جیاوازکەنەوە هەردوو چیان 100% نینە بگرە ئێستا ڕۆژ بە ڕۆژ PCR کێشەی هەیە ئەو سواب و ئەو نمونەیەکە لە لودوە دەجرێتن کار و دکتۆر هەواڵ ئێستانێکی باس کرد
ئەمە شتێکمان دەوێت خێرابی ڕێژەی دروستی و وردی زۆر بیتن و بتوانین حتا قۆناغەکانیش پێ بکەین و دەستنیشانەکەش پێ بکرێت لەبیر نەکەین دەستنیشانکردنی نەخۆشی کۆڕۆنا نە بە پشکنین خوێنە بە تەنیا نە بە پشکنینی پیس ئاریشە بە تەنیا چونکو دکتۆریش توش بوو ئەمیش توش بوو لەوانەیە ئەمە زیاتر لەناو مۆزوعەکەینە توش حالەتەکان بووینە توش حالەتەکان بووینە منیش پێم سیر بووم نەمزانی توش بووینە چما تەواوکەم توش بووینە نەخۆش هات تەلامان بێ هێنا بمێنێتە بەرنامەوە خەتەرە دکتۆر شێروان نەخۆش هات تەلامان پشکنینی پیسی ئاری کە ئەمە پشت بەوی دەبەستین نێگەتیڤ بووە بەڵام سەتا هەزاریش ئەوە کۆڕۆنەیە بە پشکنینەکانی دی بۆیە نە پیسی ئارەکە نە پشکنی خوێنەکە سەتاسە نیە بەڵام هەردووکیان وەکو کەرەستەیەکی وەکو کەرەستەیەکی یارمەتی دەرێن بە نیسبەی 170 بۆ 80 بۆیە دێنەوە سەر وەڵامی پرسیارەکە بەڵێ بە پشکنینی خوێن دەتوانی هەتا ڕادەشی زۆر بەڵام سەتاسەت نا بڵێن ئەوە دەبی کۆڕۆنە بیتن بە تایبەت ئەگەر ئەو کتێکە بەکار هاتیە لە شوێنێک لە کۆمپانیایە کاتبی جێی بڕوابی کۆمپانیای زەبەلاحەکان و ئەوانەی پشتگیری و کە بەوردی دەکەن دوو بە ئامێرەکە ئامێرێکی تەواو پێشکەوتوبی مەسە بۆ نمونە هەیە فولی ئۆتۆماتیک هەمووی خۆی دێکاتن سێش ئەو کەسێک کە نمونونەکەی وەردەگری و هەنگاوەکانی کە بۆ ئەوەی ئەو پشکینە بکرێتن بەڕێک پێچی بکاتن ئەگەر بینە سەر وردەکاری پشکنینەکە وردەکاری پشکنینی خوێنەکە بۆ نمونە ئەگەر سبەی دووسبەی وەکو ئێستا هەواڵێکمان خوێنەوەتمان وڵایی زانایان پێیان وایە کە پشکنینی خوێنەکە لەوانەیە خێراتر بێ کەمتر مەسرەفتر بێ خۆی خودی ئیشەکە چۆنە وەکو چۆن وتمان ئەوە ئێستا دەکرێت بە PCR بە دوای پارچە پرۆتینی بۆ ماوەیی ڤایرۆسەکە دەگەڕێن لە ناو خوێنە لە دووچی دەگەڕێن ینی بریتە لە چی و چەند ڕۆژ بە چەند ڕۆژ مەسەرەن کە کەسەکە توش بوو بێ پاش چەند ڕۆژ لە خوێنی پیشانی دەدا لەو کاتێک کە توش دەبی ڤایرۆسەکە دێتە لات چەند ڕۆژێکمان پێویستە پێدەرن ئینکوبیشن پیرێت فترة حەڵال ئەو باوەی کە ڤایرۆسەکە هەیە بەڵام نیشانە پەیدا نەبووە کە ئەوەش لە نێوان 1 بۆ 14 ڕۆژە بەڵام بە زۆری نێوان 5-6 ڕۆژە لەو ڕۆژی کە نیشانە پەیدا دەبی پاش 3-4 ڕۆژی تامان سەرچاوی جیاواز باسی ژماری جیاواز دەکەم بەڵام نزیکەی 3 بۆ 5 ڕۆژێک چ پەیدا دەبی بەرگری لەشمان دژەتانی دروست دەکاتن بۆیە پشکینەکە چۆنە ئەمە خوێن وەردەگرین ئەو خوێنە بابرێن سیرەمەکە لە دوو دەگەڕێن لە دوو دژەتەنەکان ئەنتیبەدیەکان و دوو زۆر گرنگە لە دویان بگەڕێن یەکێکیان کە ناوی لێدەن IgM ئەو کەجی کە ناوی لێدەن IgG لە سەرەتا پاشچەند ڕۆژێکی هەیە درێ 3-4-5 ڕۆژێک هێواش تایتەری واتە چەند لەو IgMمان هەیە لە زیاد بوون دەبیتن زیاد دەکە هەتە دەگاتە لووتکەی پاشان هێواش دادەبەزی ئەمە معنای چیە ئەوە ڕێژەکەی چەندمان لەو IgM هێواتە بەرگری سەرەتایی خێرایەکە کە دژی ئەو ڤایرۆسە هات هێرشی کردە سە ڤایرۆسەکەی هەتا بتوانیتن چواردەورەی بگری و نێهێریتن تەشەنە بکات و لە ناویشی باتن ئەگەر کەواتە ئەمە لەم کاتەیە کەسەکە توش بووە و نەک بەرگری پێداکردی هێرشەکەش دروست بووە شەڕەکە قەوماوە ئەوە یارمەتی دەرە ئەمە دەرێن بەڵێ دەبی هەد بیتن ینی ئەگەر ڕێژەکەی لە ئەگەر ئێمەکە هەبوو بڵێ ئەوە دەکایان کەسەکە تازە توش بووە یان ئێستا حالیان توش بووە ینی ئەوجا ئەمە بە تەنیای ناکەین باشتر وایە هەردوو بی ئێمەکە و ئاجیجەکە بیت چکە بە تەنیابی هەندێک کێشەیە لە ڕوونکردنەوە و شیکردنەوەی ئەوە مانای چییە بەڵام کە ئایجیجەکەشی لەگە دەکەین چکە ئایجیجەکە پاش ئەوەی پەیدا دەبی کە بەرگری هێلی دووەم دەستی پێکرد بە ئایجیجەکەی دەستی پێکرد ئەوی دژەتەنە پاش بابرێن 2 هەفتە هێواش ئەویش ڕێژەکەی زیاد دەبیتن لە پەیدابوونی نیشانەکان 2 هەفتە ئەگەر هاتوو با بڵێن هەردووچیان سفر بوو ئەوە یانمانێ ئەوەیە ئەتو هیچ توش نەبووی یان هەڵک هەیە یانش توش بجارە ڕۆژەکانی یەکەمە یانی ژشتا نیشانە پەیدا نەبووە ئەگە هەردوو چیان هەبوو واتە لە ئەتو تازە توش بووی یەشتان تۆ دەتوانی بیگوازیەوە حالەتەکەت ئەکیوتە تازەیە و هەندێک بەرگریش پێداکرێت بەڵام کە IgMەکە نەما بەس IgGەکەما ئەوە مانایەکی باشە تۆ دەخۆشکە ئێستا کەسێکی ئەوش گرنگە بۆ پێدان و بەخشینی پلازمەش کە ئەوەش دەبی ینی لەبیر نەکەین بڵێ کەسێکی ئاسایی ئێستا دانیشتوێ گوێ لەم قسانە کرد بێ کامە لەم خاڵانە گرنگە بۆ ئەوی بیزانانی ئەگەر بە کورتی مەسەلەن بڵێ بە خوێن دەتوانی بسەلمێنرێت تۆ هەتا یان هەت بووە یان نەدبووە و نەتگرتووە
بەڵێ تکایە ئەوە بۆ بینەرانی خۆشەویست کەس بەخۆی ئەو بڕیاری نەداتن زۆر باش. چکە هەندێک لێکدانەوەی دێتن بەڵام کە ئەگەر بابرێن بۆ ئەوی هەیتت یان نیتێت ئەگەر هەردووچیان پۆزەتیڤ بوو ژمارە چی هەیە و چەندی ئایجیجێکە زیاتر بوو هەردوو پۆزتیڤانە هەیتت گرتیتت ئەگە ئایجی ئەمەکە نەما بەس ئایجیجەکە بیان بەرگریت پێدا کردیا بەڵام لێکدانەوەکە لای من ئاسانە لەوان لا دکتۆری ئاسان لای جەناب ئاسانە بۆ خەڵکی ئاسایی کەمێک قورسە با داوا یارمەتی بکە ڕاوشکاری فیزیکەشی پسپۆر بکە هەتا یارمەتی داتن بڵێ تۆ لە چ حالەتە چی زۆر باش دکتۆر هەڤاڵ کە باسی پشکنینەکان دەکرێت چەند ئۆپشنێک یان هەڵبژاردەیەک دەکەوێتە دەست نەخۆش تەنانەت بە پزیشکی چارەسەرکاریش مەسەلەن با ئێمە وای لێ بکەین ئەوە دکتۆر شێروان وتی یەکەم شت دۆ فەحسی خوێن بەبێ پرسی پزیشک نابێ بکرێت باشە کەی و کێ بڕیار دەدات کە پشکنینی خوێن بکە ئەوانەی کاکتۆر باسی کرد فعلا ینی هەمووی تو ناتوانانی ئەتمان کە سەرێک شتی برێ ئەوە لۆی دەستشانی حالەتەکەی پێ بکەین ئەو کەسێک کە نیشانەکانی لێ دەردەچین نیشانەکانی دەبی هەست بە یەک یان زیاتر لە نیشانەکان دەکاتن لەو حالەتە پێویستە ڕێژی پزیشکی بکاتن ئەوە بەنسبەت ئەوەی کەی ئەو کاتی ڕێژی پزیشکی دەکا و پزیشک ئەگەر پێویستی بە فحساتەکان ئەو بڕیار دەداتن کە ئایا فحساتەکانی دۆ بنێریانە چکە لە بیرمان نەچی ئەم باسمان کرد 180 ئەوانەی کە تووشی ئەو حالەتە دەبن ئەسڵن نە پێویستی بەداخل بوون نە پێویستی بە عیلاج بەخۆی چا دەبێتەوە کە پێویستی بەداخل بوون بە عیلاج نەبی بێگومان پێویستی بە فحساتیش نییە ئەو بەس بەڵام چێ بڕیاردە پزیشکی بڕیارەدا زۆر 120ەکەی دی ئەو حالەتەنێک کە پێویستە هەندێک حالەت هەیە تو PCRەکە یعنی نیشانەکانی هەیە بەشێک لە نیشانەکانت هەیە بەڵام PCRەکەی کردیە نەگەتیڤە پێی دەڵێن دەنە ڤایرۆسەکە نییە بەڵام نیشانەکانی هەیە لێرە لەوانەیە پزیشکەکە وەکو هاوکاریەک لە بۆ دەنیشانکردی نەخۆشەکە هەندێک فحسات بنێری پێدەزیشان ناکە بەڵام هاوکاری پزیشکە دەکاتن لەوە بڕیارێک بداتن یان ئەوە تا فحسی ئەشعاعی یان نفراز دەنێری یان هەندێک فحساتی خوێن دەنێری بەڵام ئەوەی بەڕاستی بەداخەوە ئێستا باوە لەناو بەشی زۆری خەڵک نازان پێدەچین باوەڕیان پێبیتن و بەداخەوەش خەڵکێک هەیە ئەو وەزعی ئیستیغلال کردیان جا من مەبەستم ئەوە بوو ینی مەسەلەن هەندێک هەیە خوێنێکی ئفەک پشکنێکی CBC ئاسایی بۆ پێوانەکردنی ژمارەکانی خڕۆکە سپی و سوور و پێی دەڵێ و کۆرۆنام بۆ کرد بەڵێ پێ دەڵێ خڕۆکە سپیەکان یان بە کەلیمە باوەکەی کە پێی دەرێت مناعەت التهاب زۆرە التهاب زۆرە دەخینی معنی ئەوە ڤایرۆسەکە تێ بە هیچ نەوعەک ئەو شتە ڕاست نییە کە ئەوەی ئەو باسی دەکاتن لە بەشی زۆری نەخۆشەکان زیاد دەکاتن یاخود شتەکەی پێی دەرێن کۆڤید پرۆتۆکۆل بەداخەوە زۆر زار دەبین لە تەلڤیزیۆنەکان بەشێک دەستگاکان ڕاگەاندن دیعای لە بۆ دەکرێت هەندێک مختبەر تایبەت یان نەخۆشخانەی تایبەت دیعای ئەوە دەکات کۆڤید پرۆتۆکۆل فحساتی لە بۆ دەکەین بۆ فحساتانە بۆی بگێت دەستنیشانکردنی ڤایرۆسەکە بە هیچ نوعک ئەوە ڕاست نییە ناتوانێت احتمال بکەیت سەو فحساتانە تەنها بەداخەوە ئەوە تیجارەتکردنە بە نەخۆش ئەگەر نە هیچ فحسەک بەس فحسی خوێنی ناتوانین بڕیار دەگرێت ئەوە ڤایرۆسەکەی هەیە و دەبێ پزیشک بڕیار بدا پزیشک بخوێنتەوە لەگەڵ ئەو علاماتانی کە هەیەی هەموو یعنی کەواتە مەبەستەکەی ئێمە لێرە ئەوەیە ئەم نیشانانە لەگەڵ پشکنینەکان هەمووی پێکەوە شتێک دروست دەکا کە پێی دەوترێت دەست نیشانکردن دکتۆر شێروانیش ئاماژەی پێکرد دکتۆر هەڤاڵیش باسی کرد لەوانەیە پشکنینەکەی کە لە بۆ دەکرێت نێگەتیڤێ بەڵام لەگەڵ ئەو نیشانانەیە سەداست نسبەیەکی زۆر 95% ئەتوانین بڵین هەندێک جار نزیکە لە 100% بڕیار دەدرێت کە تۆ هەڵگری ڤایرۆسەکەی بەو بەڵگەی کە لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان نەخۆشخانە حکوومیەکان تەنانەت چەند قاوشێکیان هەبوو بۆ ئەو نەخۆشانەی سەرڕای ئەوەی کە نێگەتیڤن بەڵام ئەوانە کۆڕۆنایان هەیە بەڵام چیان کرد تێکەڵی ئەوانە ناکەن کە لە تێستەکە و لە PCRەکە بە پۆزیتیڤی هاتوتەوە شاهدیشمانەیە لێرە کە ئەوانەی کە نێگەتیڤیش بوون هەمان پرۆتۆکۆڵیان لەسەر جێبەجێکرا و هەمان ئاوتکەمیان هەبوو بەشێکیشیان هەبوو کە خوانەخوا سەباری تەندروستیان تێکچوو شتێکی ترت هەیە لەسەری بڵێ لە سەفرت و فێڵەکە لە سەفرت فێڵەکە چۆنە بەداخەوە ئەوەی ئەمن تێبینیم کرد هەندێک کەس کە پزیشک نینە بە هیچ زۆرێک ئەندامی سندیکا پزیشکانی نینە خەریج دەرچی کۆلێژی پزیشکی نینە کە ئەمە ماپانەیە پێمان بگۆترێت پزیشک و بە یاسا هەستاینە بەو ئیشەی
و شتی زۆر غەریبیاندایە هەر وەکو نمونانی نەخۆشم لۆ هاتی ئەو ماوەیە خۆی نەخۆشی گەدەی هەیە خۆی نەخۆشی بەرزی فشاری خوێنی هەیە خۆی شەکرەی هەیە دەستیان بە دیکادرۆنیاندایە ڤۆڵتارینیان لەگەدایە میرۆپێنیم بەس بزانم ئەو مافەت لە چێ هینا ئەتو ئەوەی بکەیت ئەمن دکتۆرم چەندین جار فکر دەکەم و پێش ئەوی ئەو بڕیارە دەم کە ینی بەیاسا برێن ڕێگە پێدراوە ئەتوو نە پزیشتی نە ئەوەی ینی ئەو شتانی کە دەکەم بە چەند پشکنێکی ئەو بڕیارە ئەوەندە ئاسان نییە ئەو بڕیارێکی زۆر زەحمەتە ینی بڕیاری دەستنیشانکردنی نەخۆش هەمومان لە کۆلیج پزیشک خوێندیتمان دەبینی ینی قورسترین بریار ئەوەیە ئەو چ نەخۆشەکە لەگەر زۆربوونی ژمارە کۆرۆنەمانێ ئەوەش نییە کە ئێستا هەرچی هەستا کەمەگژانی هەبوو چۆچی هێشە قورجی هێشە ئەوە کۆرۆنەیە چی غەریبمان دیتەوە ماوەی ئەو کۆرۆنە دەبی ئەم چەند نیشانەکەیە لە مێشکم پاشان ئەو بریارێ بدەم حتا ئەگە بریارش بدە ئەو کۆرۆنەیە چۆن بریاری چارەسەرەکەی دەدەم ئەمن هەڵسەنگانی لە بۆ دەکەم ئەو هەڵسەنگان نەشەندە ئاسانی ئایا ئەوە لە قۆناغە سووکەکەیە یان مامنەوەندەکە یان توندەکەیە بەس بەداخەوە ئەو ماوەی شتمان زۆر دیت ئەم بە یەک قسەیان پێ دەرێم ئەو شتەش دەڕوا فێڵەکان ئاشکرا دەبیتن تکایە بە یاسا بجلێنەوە تکایە بە شێوەی زانستی بجلێنەوە دەرئەنجامەکانی زۆر خراپە ینی شتی وا مەدەن بۆ ئەو نەخۆشانەکەەوە ئەوەیە بەدا خۆشتەچکەشەیە کۆپی پێستە ینی ئەنی یەک کەس چارەسەر شۆگرتێ پێ باش بووە لەوانەیە ئەو لە قۆناغی ناجێگیر بووە دەبینی خزم و کەسوکارەکەی هەمان شت بە مۆبایلی نامەکە لە بۆ گروپی ناندرایە هەمویان چونە دەرمانکەوەگرێت دەزانانی کاکتۆریە خاڵ برێ دەزانی ئێستا هیچ نەخۆشک ئەزیترۆماسین و پانەدۆل و ڤیتامین سی و ڤیتامین دی و ڤیتامین سی لە بۆ نانووسم لەبەر چی هەموو وەریان گرتیە پێش بینێ لای من ئێوە تو پێویستبینەوە باشە هەموویان گرتیانی ئەو ڕۆژە باز دەکرێت نەخۆشیێک پەیوەندی دەکات دەڵێ بۆ عیلاجانە گەدەم کون بووە ینی هەیتم دکتۆر هەیتم هات سەردانی منی کرد شەکری فڕیا گەدەیەوە هاوار دەکە زگم لێشی گوتێەوەش پێ گوترایە شخصی نادکتۆر پێ گوتێ ئەوەش نیشانەی کۆرۆنەیە با بە نیشانە کۆرۆنەی نییە ئەتوو زۆر ئەوت کردیە یان بڵین هوەرەکە لە وەرگرتنی دەرمانەکە نییە هوەرەکە لەوەیە کە ئەو کەسەی کە هەڵدەستێ پشکنینێ پێدەکایان ئەو کەسەی کە نیشانەکانت لێ دەپرسێ یان کەسێک یان پزیشکێک چونکە هەموو لێرە لەم ستۆدیۆیە و هەموو پزیشکە شارەزا و زاناکانی هەموو جیهانیش لەسەر ئەوە کۆکن کە نیشانەکانیش تەنانەت پشکنینەکانیش و شێوازی چارەسەرکردنەکەش ینی هەمووی 100% نییە کەواتە تۆ شتێک 100% نەبێت چارەسەرەکە 100% نەبێ هیچ مەجبور نیت کە پرست بە پزیشکێکی پسپۆر نەکرد بێ بۆ وەرگرتنیان ئاگاتان لە تەندروستی خۆتان بێت ئاگاتان لە گیرفانی خۆتان بێت و شێوازی هەڵبژاردننی دەست نیشانکردن و چارەسەر بڕۆن ڕاوێژ بە پزیشکێک بکەن کە بزانن نەخۆشی کۆڕۆنای بینیوە کە بزانن بە ویژدانەوە هەڵس و کەوتەکە و کە بشزانن ئەو کەسە سبینێ بەرپرسە لەو دەرمانی کە داوێتی بە تۆ و ئەگەر سبێنێ چیتۆ بەری بڵێن خۆی لێ بێبەرینەکە کە دڵنیام زۆربەی زۆری پزیشکانی هەرێمی کوردستان ئەوهان چەند کەس عەدەدێکی کەمیان نەبێ و ئەوەی پزیشک نەبێ بە هیچ شێوەیەک هی ئەوە نییە باوەڕی پێ بکەیت نە بۆ دەست نیشانکردن نە بۆ وەرگرتنی چارەسەر لە هەمووشی مهمتر بۆی تووشی ئەم هەموو هەراو فەرتنەیە نەبین ماسکەکانمان بەستین دەستەکانمان زۆر بە ڕێک و پێگی بشۆین تێکەڵی قەرەباڵغی نەکەین و مەوداش دوور بخەین ئەوە لە هەر هەمووی مهمترە تەوەرێکی تر هەیە شتێکی تر هەیە جاروبار جۆمان لێوێ دەڵێن وەڵاهی ئەو کۆڕۆنایە ئەو ڤایرەسە ئێمە پێشتر زۆر دەمێکە هەمان بوو ئەو ڤایرەسە پێش چەند مانیەک من واوە بەخۆی خێزانی کۆڕۆنا خێزانی ئەوەی کە پێیان دەوترێت کۆڕۆنا ڤایرەس 6 بنەماڵە 6 سترینن ئەو شەشە چواری بیدایەتیان ئەوانە بوون کە نیشانەکانیان هێواشە کەمە خەفیفە و پێشتر چەند ساڵانی پێشوو هەبوون و بڵاوەتەوە پێش چەند ساڵێک دوو نەوعیتریان لێ دەستنیشان کرا کە ئەویش چی بوو سارس و کۆڤۆن لەگەڵ ئێستا هەمانە ئەوی ئێستا سارس کۆڤید 2 یعنی کەواتە ئەگەر بە جەمعیکەین هەمویانە بنە حوت بەڵام بەخۆی وەنیە دکتۆر مێرس و
سارس مێرس کە بەتەنیا بوو سارسەکە بوو بە دوو بەشەوەی چەند کۆڤ یەک بوو ئەو پێشتر هەبووە بۆ ئێستا جوان دەناسرێ ئەوەی تریان سارس کۆڤ دووەمەی کە ئێستا ئێمە کە کۆڤید 19 دروستەکە دووبارە دەڵێنەوە 6 سترێنی کۆڕۆنا هەبووە چواریان سادە و ساکار بوون ئەوانی کە مشکلیان بۆ مرۆڤایەتی دروست کرد مێرس بوو لەگەڵ سارسەکەش دەبنە دوو بەش یەک و دوو یەکەکە ئەوە پێشتر دەستنیشان کرەوە دووەکەش ئەمە یەکە ئێستا هەموو جیهانی دەردەدار کردووە پێوەی دەربارەی ئەوەی ئایا ئەم ڤایرەسە یان ئەم توشبوون بە جۆرەکانی تری کۆڕۆنا لە کۆڤید 19 دەمان پارێزێت حەزم لێ وەڵامەکە یەکەم جار لە دکتۆر هەڤاڵ وەرگری ئەوەی باس کرد حتا مەسلەی ناخۆمان پێ دەڵێن ئەنفلۆنزایان پەسیو کە دەگیرێتن هەمووی هەر دەگەڕێنەوە لە کوتایەکە دەگەڕن سەر ئەو عائیلەیە کە بەداخەوە 6 برانیان 6 برای شەڕانجێس سەر بە مشکلە بەڵێ ئەوانەی کە لە بەپێی لە کۆڵنەوە جیهانیەکان سارس دوژنی هەبوو پێوە نییە کۆڤید یەک و کۆڤید بەپێی لە کۆڵنەوە جیهانیەکان لە هەندێک لە کۆڵنەوە وا باز دەکەن کە ئەگەر هەیە ئەوانی کە پێشتر تووشی ئەو حالەتانی کە قەدیم باس کرد تووشی ئەوانە ببوون لەوانەیە یان تووشی کۆڤید 19 ئەوەی نوێیەکە یان توش نەبن یان ئەگەر توش بن بە سوچی توش بن چونکە دەڵێ ئەو مەناعی کە پێشتر بەدەستی هینایە لەو حالەتانە لە ئێستا لەوانەیە بەکەرچی بێتن ئەوە وەکو لێکۆڵینەوەی ینی خۆش باس کرد زۆر جار لێکۆڵینەوەکان شتێک دەسەلمێنن دوای پاشی چەند مانگ لەوانێ ئەجار عکسی بڵێنەوە یان شتێکی بڵێنەوە تۆزێک جیاواز بلەویت شەرنی عکسی بیتن باش لەبەر ئەوە لەوانێ مەناعیان هەوو بیتن ئێستا بە خەفیفتر توش بن ئەنت ئەم خەبەرە خۆشە دکتۆر شێروان ناخۆشە یان نیوە نیوە چەند زانایەک پێش بڵاوبوونەوەی کۆڕۆنا لە ئەفریقا ترسێکی گەورەیان هەبوو وتان وڵاتانی ئەفریقا کە زۆر هەژارن هیچ خزمەتی تەندروستیان نییە ئەگەر بێت و کۆڕۆنا لە ناوان بڵاو بیتەوە کارەساتێکی مرۆیی زۆر گەورە بوودەدا بەڵام ئەوەی کە بەو دوایەی ژمارەکانی ئەفریقای دیت لە مردن و جانەدەستدان و با بڵێن لە توشبوون دیتیان زۆر کەمترە لەوەی چاوەڕوان کراو بوو چون بگەڕێن لە دوو هۆکار بزان ئەوە چییە بە پشکنین و بەو شتانەی بە توێژنەوەی زانستی دیتیان و ئەوانە هەژار بووینە پێشتر زۆر جاریکە تووشی ڤایرۆسی کۆڕۆنەکانی دی بووینە ئەوەی کە خێزانەکانی دی بۆیە تەنها با بڵێن شیکردنەوەی زانستی ئەوە بووە توشبوون بە جۆرەکانی دی ئی کۆڕۆنە و یانش ئینفلەوەنزا لەوانەیە دیسان لەنێو دووکەوان لەوانەیە بتپارێزی بە توشبوون بەو کۆڕۆنە نوێیە و ئەمن لە شوێنی خۆم لە شوێنی کارکردنی خۆم لەوانەیە دەیان نمونەی وام هەیە چەندین نەخۆشایەتی دکتۆر ئەمن مانجی یەک توش ببووم دکتۆر ئەم پار توش ببووم مان دواز توش بووم ئێستا کە لە خێزانێکی مەوا توش بووینە ئەمن نەمگرتەوە ناتوانم بیسەلبێنم بەڵام ئەوە ئەمە لە ئینگلیزی پێدێن کلووەکە ئیشارەتەکە کە پێویستی بە توێژنەوەیە ئەگە ئێمەش لێرە توێژنەوە لە سەروان بکەینە ژمارەی باشێن لێوەگرین و خوێنیان پشکنین بۆ بکەین ئەگەری هەیە ئەو ئایجیجییانە و کە ماینەوە لە ناو خوێنیان چکە لەوانەیە چەندی ساڵ بمنێتەوە واتە دژەتەنەکان ئەلەجسام مضادە چونکو خێزانەکان لێکدی نزیکن ئەگەری هەیە توانای هەبیتن لەو کۆڕانە نوێش بتپارێزی بەڵام دەرم ئەگەری هەیە 100% دڵنیا نیمە زۆر باشە کەواتە ئێمە بڵین ینی ئەگەر لەم بابەتەیە ینی شتێکی لێ دەربێنین ئەوەیە کە احتیمالی زۆرە شتێک هەبێت زانیاریەک هەبێت لە بینی توشبوون بە ڤایرەسەکانی تری خێزانی کۆڕۆنا ئەگەری ئەوەی هەیە لەوانەیە یەکێک لەوانە بەرگریەکی وای دروست کردبێ بەڵام دینەوە سەر هەمان خاڵ کە ئەمە گشتگیر نییە کە ئەمە هەموو کەسەکان وەکو یەکنین بۆیە هیچ شتێک هیچ ڕێگایەک نابێتە شوێنگرەوەی خۆپارێزی شوێنگرەوەی ئەو ڕێگەیانەی کە ئەمە چەندین مانگە باسی دەکەین کە لە بڕگەیەکی تری هەر ئەم شەو سەی لەسەر دەکەین بەڵام وابزانم پاکێجێکمان هەیە دەربارەی ئەوەی کە چۆن هەولێر بووەتە سنتەرێکی فریادڕاست بۆ توشبوانی کۆڕۆنا لە شارەکانی دیکە هەرێمی کوردستان بانکی خوێن لە پارێزگای هەولێر لە گەڵ ئەوەی
1500 یەکەی پلازمای خوێنی کۆگا کردووە بۆ حاڵەتی پێویست هاوکاری شارەکانی دیکە هەرێمی کوردستانیش دەکات بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانیان بە پلازمای خوێن. ئێستا لە بانکی خوێنی هەولێر ڕۆژانە 20 بۆ 30 کەس پلازمای خوێن دەبەخشن. بەڕێوەبەری بانکی خوێنیش سوپاسی هاوڵاتیانی شاری هەولێر دەکات کە هاوکار بوون بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە. بەخشەرانی پلازمای خوێنیش دەڵێن بەخشینی پلازما ئەرکێکی ئاینی و نیشتیمانیە بۆ ڕزگارکردنی ژیانی نەخۆشانی کۆڕۆنا لە مەترسی. بانکی خوێنی هەولێر ئێستا بۆتە فریاد ڕاست بۆ توشبوانی کۆڕۆنایی شارەکانی تری هەرێمی کوردستان. لە دوایە و بارودۆخە سەختەی لە چەند ڕۆژی ڕابردوو پارێزگای هەولێری پێدا تێپەڕ بوو بەڕێوەبەرایەتی بانکی خوێنی هەولێر پلانێکیان دانا بۆ ئەوەی زۆرترین پلازما کۆگا بکەن لە پێناو کەمکردنەوەی مەترسی زیادبوونی ژمارەی توشبوان. لەوەشدا سەرکەوتوو بوون و ئێستا پلازما بۆ ئەو شارانەش دەنێرن کە ڕەوشی تەندروستی توشبوانیان ناجێگیرە و پێویستیان بە پلازمایە و ڕۆژانەش 20 بۆ 30 کەس پلازما دەبەخشن. پێش دە ڕۆژ دهۆکەوە ژمارەی توشبان لە هەلکشاندا بوو لێ و پێویستیان بە پلازما هەبوو داوان لێکردوین و نزیکەی 34 یەکەی پلازمامان بۆ دابین کردوون بەڵام دیارە هێشتا پێویستیان پێ بۆیە ئەم ڕۆژ داوان کرد و نزیکەی 40 یەکەی ترمان بۆ دابین کردوون. پێش هەفتەکیش برادەرانی تەندروستی ڕانیە داوای پلازمان کردوون نزیکەی 30 یەکەی پلازمان بۆ دابین کردوون هەر لەو ڕۆژانەش تەندروستی کوێ پەیوەندیان پێوە کردوون کەەوە پێویستیان پێە ئێمەش ئامادە باشی خۆمان دەربڕیەوە تەسەوەر دەکەم لەو دوسێ ڕۆژیدا بێدا سەردانمان بکەن و ئیتر پلازما بۆ ئەوانی شابین بکەین. چاکبوانی کۆڕۆنا لە هەولێر لەگەڵەوەی بەخشینی پلازما بە ئەرکێکی ئاینی دەزانن لامان کاتیشدا دەڵێن ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقیە لە پێناو ڕزگارکردنی ژیانی هاوڵاتیانی شارەکانی تری هەرێمی کوردستان. بەبێ جیاوازی چ دهۆک بێت چ سلێمانی بێت چ هەڵەبجە بێت چ هەمومان کوردین با بەختاژی با شارەکانی بەسڕاش بێت شارەکانی جنوب بێت هیچ گاوازیەکی نییە وەکو کارێکی ئینسانی مادام ئەو نەخۆشە ئیسفادەی پێدەگات تۆ دەبیتە هۆکارێک بۆ چابوونەوەی و داوا دەکەم ئەو فکرە نەمێنێ و بێن پلازما ببەخشن هەمومان ئینسانین مسلمانین ئینشاءالله و لە پێناوی خوا هاتین پلازما بەخشین مودەی توشبوون و چاکبوونەکەم نزیکەی 45 تا 46 ڕۆژ دەبیتن خۆشم بەوە زانیکەوە بێم وەکو ئەرکەشی ئینسانی پلازمای بەخشم بۆ کەسانی توش بوو. بانکی خوێن لە هەولێر ئێستا 1500 یەکەی پلازمای کۆگا کردووە لە ماوەی یەک مانگی ڕابردووشدا هەر بەڕێوەبەرایەتێکی تەندروستی لە هەرێمی کوردستان پێویستیان بە پلازما بێت پێی دەبەخشن. لە دوو هەڵمەتی جیاژدا 7 یەکەی پلازمایان بە تەندروستی دهۆک بەخشیوە و 30 یەکەش بۆ تەندروستی ئیدارەی ڕاپەڕینەوە ئەم هەفتەیەش 30 یەکەی تر بە تەندروستی کۆی دەبەخشن. بەڕێوەبەرایەتی بانکی خوێن ئامادەکاریشی کردووە هەر شارێکی تری هەرێمی کوردستان پێویستی بە پلازما بێت بۆیان دابین بکەن. ئەمە لەگەڵەوەی پێویستی سەرجەم نەخۆشخانەکانی کۆڕۆنایان لە سنووری پارێزگای هەولێر پڕ کردوێتەوە. ڕەناس عەلی کوردستان 24 هەولێر. خۆشحاڵین کە ئێمە لە بەرنامەی ڕابردوو و دەشمانزانی کە هەڵوێستی خەڵکی ئازیزی شاری هەولێر هەر بەو شێوەیە دەبێت لە کاتێکدا کە بەقەدەر پێویستی خۆی کۆگا کردبێ چونکە ڕزگارکردنی ژیانی هەر هاوڵاتیەک کە لەسەر ئەم جیهانەیە و بە تایبەتی کە ناو هەرێمی کوردستانە هیچ جیاوازیەکی نییە گەر لە سلێمانی بیان لە هەڵەبجە بیان دوهۆک بیان هەولێر بێوکو ئەو کاکە ئازیزەی کە تازە پلازماکەی دەبەخشی ئێمە دەمانزانی و دەشزانی هەڵوێستی هەولێرانە و جوامێرانە هەر ئەو شێوەی لێ چاوەڕوان کرابوو دەستیان خۆش بێ و دڵنیاشم ئەگەر هەموو ئەو کەسانی کە چاک بوونەتەوە و تا ئێستا پلازمای خوێنیان نەبەخشیوە دڵنیام ئەگەر ئەوها پاکێجی وا ببینن و هاوڵاتی بەهێز و ڕێکوپێکی واش ببینن ئەوانیش تەشجیع دەبن و پێم خۆشە هەمووتان ببنە سەر چاوەیەک بۆ ئەوەی ئەگەر ئازیزێکتان کەسێکتان توش بووە و چاک بۆتەوە و ئاگاداری ئەم بابەتە نیە ئێوە ببن بە هۆکاری ئەوەی کە ئاگاداری بکەنەوە بڵێن دەتوانم بنەبن کەی یان بڵین سنتەری گواستنەوەی خوێن پشکنینتان بۆ دەکەن
بزانن بەرگریەکەتان چۆنە دەبنە هۆی ڕزگارکردنی گیانی ئەو کەسانی کە پێویستیان بە پلازماکەیە. بابەتێکی تر کە دەمانوێت ئەم شەو باسی بکەین بڵین ئەو هۆکارانی کە پێویستن بۆ سەرکەوتن بەسەر کۆرۆنا کامتان دەست پێکەن لەوانە حەزم لێ بەرگری جەستا یاڵ بەرگری جەستا خۆی ئیسبات کرد کە لە هەمووان گرنگترە چونکواتە ئێستا ئەمە ڤاکسینمان هەیە نەدژە ڤایرۆسمان هەیە ئەو دەرمانەی دەژدەن یان یارمەتی دەرە یان ئەسڵەن دژە بەکتریایە دژە ینی بەرگری جەستە کوڕی ڕۆژی تنگانێ بزەبت زۆر گرنگی خۆی پیشاندا بەڵام لەبیر نەکەین ئەو بەرگری جەستەیە بە مشەوەشی و بە قەلەقی و بە ترس و بەو شتانە کەم دەبتەوە بۆیە هەتا ئەو بەرگری جەستت بەهێزبی وە سەرکەوتوبی لەسەر کۆڕۆنەی تکایە مەترسە لە نەخۆشەکەی باش بخۆ پاراستن باش بخۆ باش ئاوی باش بخۆرەوە بە دڵنیایەوە هەموو ئەو شتانێکە لە بەرنمەکانی دیش باسکایە جێبەجێکە دڵنیا بە بەرگری جەستت بای ئەوەندەی هەیە کە زاڵبی لەسەر ڤایرۆسەکە و سەرکەوتوبی جەوی ژوا خۆش دەوێت بۆ وەرزشکردن ئیشاڵڵاش وانە کاکتۆر پرسیارێک ئەوە پرسیاری برادەرش ئەسیزە لە نەخۆشخان ڕزگاری لێکردم سینگڵە گوی دکتۆر مەناعی سینگڵەکان بە قۆتر یان ئەوانی زەواجیان کردی وەڵامی دەدەم بۆ کێشە نییە هیچ توێژینەوەک نییە باسی ئەوەی بکاتن سینگڵ یان ئەوەی کە برێن ژنینێنەوە لە گەژین هێناوە بەرگریان جیاواز ئەمن ئەوم نەدیتە ینی هەتا ئێستاکە بەڵام ئەگەر زەواجەکەی بێ کێشەبی قەلەقی نەبی و مەشاکلی نەبیت لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی ئەوە خۆش بێن بە خۆشی بڕۆ هەموو شتێک بە ئاسانی لەو بڕۆیمە باشتر بی بەڵام ئەگە سینگڵەکەش لە ژیانی خۆی دڵی خۆش بی و مرتاحبی هیچ کێشێنێ ئەوش بەرگری باش دەی واتە لێرە لەسەر چرا دەوەستن لەسەر کێشەکانی دی ئەو کێشەی ئابووریە کێشێک کۆمەڵایەتیە کێشێکەیە بۆ برادرت برێ باشنی بینی باشترە زۆر باشە دەرمان دکتۆر هەواڵ دەرمان بەڕاستی ئەوەی کاکتۆر باسی کرد بەرگری لەش لە هەموو شتەکان میمترە دەرمان تەنها لە هەندێک قۆناغ پێویستە لە بۆ چارەسەری نەک لە بیدایەتەوە هەرەوەی دکتۆریستان باسی کرد بەداخۆ ئێستا ئەوەی کە تەلەفۆن بۆ دەکات کە پیشنهادەکەی بووە مەجموع عیلاجەکەیە ئەوە ئەسڵەن هەر پرس پێ ناکاتن بە خۆی وەریگرتە ڤیتامیناتەکان جارە هەبووتە چەرەزات کە لەوانی هەر پێویست نەبیتن ئەزیترۆمایسین کە ئەوە دژە بەکتریایە بەڕاستی ئەوەش بۆکو چەرەزاتەکە لایەتی ئەوانە پرس ناکەن بە هیچ لە ئەوان کرد پرس بە تو دەکات دەرمان لەم حالەتێک پێویست نییە تەنها ئەوانی کە نەخۆشخانە داخل دەبن بەپێی هەندێک نیشانە بەپێی هەندێک فحوسات پزیشکی پسپۆرت بەدیاریداتن کە لە چه حالەتێک دەتوانین بەرگری ئەو کەسە ئیسفادە لەو دەرمانانە بکە بۆ ئەوەی زاڵی بەسەر ڤایرۆسەکە لەبەرەوە تکایە لە خۆیان و بە دەرمان بەکارمێن زۆر باشە شتێکی تر بۆ ئەو لە یەکێکە لەو هۆکارانەی بۆ سەرکەوتن بەسەر کۆڕۆنا ڤاکسین کە ئەوە قسەی زۆری لەسەر کراوە و باسەکرێ و باسمان کردووە بەس من لێرە پرسیارێک هەیە خەڵکێکی زۆر دەپرسن و بەشێکی لەوانەیە ئەو خۆشەویستانەمان ئەو پزیشکە ئازیزانەمان کە لە هێڵی پێشەوەن لە فریاکەوتنەکان لە بنکە تەندروستیەکان لە نەخۆشخانەکان و هەروەها ئەو یاری دەدەری پزیشک و کارمەندە تەندروستکارانە دەپرسن دەڵێن باشە ئێمە وا بەرە وەرزێک ڕۆین ئەنفلۆنزای تریش دێتە گۆڕێ پرسیار لێرەدا ئەوەیە بۆ کەسێکی ئاسایی بۆ پزیشکێک کە لە ڕۆژانە نەخۆشە بینێت باشتر وایە ڤاکسینی پەتای ئەنفلۆنزای وەرزی وەربگرێ ئایا وای لێ دەکا پارێزرا بێ لەوەی تر بۆی تێکەڵ نەبێ لەگەڵ کۆڕۆنا ئایا هیچ جۆرە بەرگریەکی تر تەنشیت دەکا و بتوانێت بەرەو ڕوویەوە بێتەوە کاکتۆر لەبەر ئەوەی ئەو ڤایرۆسی ئێستا برێن کۆڤید-19 نوێیە ئێمە کتێبمان نییە وەکو سەرچاوە بەکاری بێنین تێکسبوک بەڵام توێژینەوەمان هەیە زۆر توێژینەوە هەیە دەڵێتن بەڵێ با بەکار بینیتن تەنانەت هەندێک توێژینەوە هەیە دەڵێتن ئەگەری هەیە ئەو ڤاکسینی تامیفلو ئەوانە با بڵێن کە لە بۆ ئینفلۆنزە بەکاردی ئەگەری هەیە هەندێک بشت پارێزیتن لە کۆڕۆنەی ڤاکسینەکە نەک بڵێ ڤاکسینەکە حتا بیرۆکێکە جەنابشت باس کرد ئایا یەکەکی چاک بووە برێن پلازمای خۆی ببەخشی بۆوانە ئەوانەی لە هێلی پێشەوەی بەرگرینە کەەوە لەوانەیە بیرۆکەچی توێژینەوەشی گەورەبی ئەگە بیکەین ئایا ئەوانە وەکو هەتا ئەو ڕۆژێ ڤاکسین پەیدا دەبی دەیان پارێزی ئەوەش نیشانەی پرسیار هەیە بەڵام وەکو بیرۆکەچی زانستی زۆر باشە خۆزگا بە زووتری کات ڤاکسینێکی جێگای متمانە و باوەڕ پێکراو هەبیتن
بۆ ئەوەی یەکەم کەس ئەوانەی وەردەگرن ئەوانە بن کە لە هێلی پێشەوەیە لەو شەڕی دژی کۆرۆنای. ئەگەری ئەوشی هەیە جیای بکاتەوە بزانێ ئەمە پارێزراوترەدانی کۆرۆنا و ئەنفلۆنزاکەی تر تێکەڵ نەبێنی؟ ئەوە کاکتۆر باس کرد هەتا ئێستا هەر لێکۆڵنەوە بەڕاستی بەس مەسلەی ئەنفلۆنزای وەرزی لەگەڵ کۆڤید 19 لەگەڵ کۆڕۆنای نوێ لەبەرەوەی لەک نزیکن لە عائیلەکان ئەوانە یعنی احتیمالێک هەیە کە بەرگری ئەنفلۆنزای وەرزی بتوانی ئەو کەس ئیسفادی لێ بکاتن لە بۆ کۆڕۆناش کە یان تووشی نەبیان بە خەفی تووشیبی بەڵام و کاکتۆر باس کردیانی ناتوانین قەراڵی بە دوو میوانی ڕەزا قورسن ئەگەری ئەوەی هەیە لە یەک کاتە بێن سەردانت بکەن کە ئەلەو کاتەیە لەوانەیە کێشە زیاتر دروست بێ بەڵام ڕێگاکانی ئەوەی کە باشە ئەوەی کە مایی خۆشحاڵیە ڕێگاکانی خۆپارێزی لە ئەنفلۆنزای وەرزی و ڕێگاکانی خۆپارێزی لە کۆڕۆنا هەردووکی هەمان ئەو ڕێگایانن کەواتە ئەگەرت و ڕێگاکانی تر بەکاربێنی لەوانەیە وەکو ئەو خاڵی چوارەم و خۆپارێزی منەمێ قسەی لەسەر بکەم ئەگەر ئێمە خۆمان بپارێزین و بەو شێوازەی کە ماسک بەبەستین و مەودای دووری نێوانمان لە مەترونی و زیاتر بێ و تێکەڵاوی و قەرەباڵغی نەکەین و دەستمان بە تەواوەتی ڕۆژانە بشوین هەم لە ئەنفلۆنزا وەرزیەکە بە دوور دەبین هەم لە کۆڕۆنا بە دوور دەبین و شتێکی تریش هەیە بەشێک لە سەرکەوتنی تاچی ڕۆژئاوا ئەوروپی غەربی شوی پێ ئەڵێ ئەم باسی تاکەکەین واز لە سیاسەتی وڵات بەڕێوەبردن بە پێی ئەو وڵاتانەی ئەوێت چکە زۆر جیاوازترە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و هەمووشمان ئەزانی یەک لە سەرکەوتنی تاکی ڕۆژئاوایی لە ڕووی ئەوانەی کە مەسەلەن کاریان هەیە و دامەزراون و لە ڕووی ئابوووریەوە سابتن یان بڵین پارێزراون و توانیویانە کیانێک بۆ خۆیان دروست بکەن ئەوە بووە کە هیچ جۆرە مەسرفێکی ناپێویست و هیچ جۆرە دەرچوونێکی ناپێویست لە ژیانە بوونی نییە ئیش و کارەکەی خۆی دەکا پاشان دەگڕێتەوە ماڵەوە ڕێسوەردەگرێت لەوانەیە یەکێک بپرسێ بڵێ من ئیش و کارم نییە بەڵام دووبارەی دەکەینەوە ئەوانەی کە تەنانەت زۆر جار هاتنە دەرەوە وەکو شێوازێک لە کوشتنی کات یان وەرگرتنی چێژێک لە ڕۆژەکە ئەویش ئاساییە دەتوانی بڕۆی بە پێ بڕۆی دەتوانی بڕۆی لە نزیک پارکێک بیت و بڕۆی دەتوانی مهم دووربی لە کەسەکانەوە لەوانەیە بە سەردان و بە چوونە دەرەوەیکی ناپێویست تۆ تووشی کۆڕۆنابی ئالێرە کێشەکەیە بەدەستی خۆمان تووشی کێشێک دەکەین با چوونە دەرەوەی زۆر و ئەو بۆ ئەوانە کە خاوەنکارن بۆ ئەوانن کە پزیشکن کە ئاساییشن کە پۆلیسن کە ئیشیان بۆیە بڕۆنە دەرەوە ئێمە وا بکەین شوێنەکان چۆڵتر بێ تاوەکو ئەو کەسانی کاری پێویستیان هەیە کەسێک پێویستێکی هەیە لە مۆڵێک لە بازاڕێک بچێت زوو ئیشەکەی خۆی تاواکە بگەڕێتەوە با چاوەڕێکین زۆرمان بڕیوە ئیشەڵا کەمیمەوە لەوانەیە ڤاکسین و پێکوتەکە پەیدا بێ بۆ ئەوی بتوانین ئەم پەتایەش ڕۆژێک لە ڕۆژان بکەینە یادگاری و مرۆڤایەتی لەدەست ئەم میوانە ڕەزا قورسە لە کۆڵ بێتەوە کۆمنتی کۆتایی چێت دکتۆر ژمارەی زۆر نەخۆش دەێن دکتۆر ئەمە خۆشمان پاراست بەڵام توش بووین کە پشکنینیان بۆ دەکەم ڕاستە خۆیان پاراست و توش بوون دەبینم زۆر بە سوچی توش بووینە بۆیە خۆتان بپارێزن بۆ ئەگەر تووشیش بوون بە سوچی توش بن بە پێچەوانەوە هەبوو ینی بەبێ خۆپاراستن گەنجیش بە توش بووە زۆر بە توندی توش بووە لە خۆپاراستن پەشیمان مەبنەوە کەواتە خاڵی چوارم براگەورە دام نابم قسە لەسەر بکە بەس لە خۆت بەدەچکە مهمترین نقطە بوو کاکتۆر یان بەڕاستی بەرگری و دەرمان و هەر خۆپارێزیەکە لە هەموو جیهان مهمترین نقطە ئێستا ئەوەی کە 100% کە هەمووی مشتڕکن دەسەری لێ ئەکیدین خۆپارێزیە هەتا ڕێکخراوی تەندروستی جیهانی دەستخۆشی لە سوید کرد لە حکوومەتی سوید کرد بەوەی کە ئەو ڕێکارانی حکوومەتی سوید گرتێ بەر نمونەیی بوو ڕێکارەکان چ بوو کاکتۆر هیچی نەکرد باوەڕکە هیچ زەحمەتیش پێوە نەدی لە بیدایەتەوە دیتمان چی کرد بە خەڵکی گوت خۆتان پارێزن ئەوە ڤایرۆسەکەیە ئەوە مشکلەکە دروست دەکاتن ئەوەش ڕێگای چارەسەریەکە خۆتان پارێزن دوور بن یەکتری ماسکی بەستن هەر ئەوەندەی کرد زیاتری نەکرد بەڵام هاوڵاتیەکانی ئەوان وەکو باس کرد تاک لەوێ ڕۆشنبیری ئاستی ڕۆشنبیری بەڕاستی زۆر بەرزە خۆی پاراست زۆر نمونەی دەرچوو هیچ حکوومەتەکەش پێمان دینەبوو لەبەرەوە هیوادارم خۆمان پارێز بێگومان وڵاتێکی وەکو سویدیش حتمما بە ناخۆشی زۆردا تێپەڕیەوە هەتا ڕۆشنبیری خەڵکەکەی بەرز بۆتەوە ئێمەش بە ئەم تەجروبە و ئەم بەسەرهاتەی کە لە کۆڕۆنا دروست دەبێ بیکەینە تەجروبەیەک بۆی ئاستی ڕۆشنبیری خۆمان بۆی بتوانین لە پاشە ڕۆژیشدا
سوودی لێوەربگرین. سوپاسی میوانەکان دەکەم، سوپاسی ئێوە دەکەم کە لەگەڵمان بوون. هەموو لایەکتان هەر سەلامت بن، دوور بن لە کۆڕۆنا. واتە.